چەند دەستجلی کوردیت هەیە؟ 13 13 بەڵێ هەموو ساڵێکی تازە دەکەی؟ ئێستاوا خەریکم بە مناسبەی جەژن و بەڵێ مناسبەی سەری ساڵ دوو قاتت کە دروست دەکەم بێ پیرۆز دەبێت ئینشەڵا بەلەشی ساغ و بەخۆشی سەلامەت لەبێت بخشیارە ناوی بەڕێستم نەزانی من عەبدولخالق عەلی حەمەدە ئاغا عەبدولخالق خەڵکی هەولێری خەڵکی هەولێرم بەخۆم وەرزشوانم ئەی لەشە ساغ بێ بەڵێ کاتێک یاری جۆدۆمانە کرد لە کوردستان لە هەولێر بەڵێ باز ئێستا لە بە زروفێکی شخصی خۆم یانێ قاچێکم بەڵێ. لەدەست داوە بەداخەوە تر وەرزش ناکەم ئابەز الحەمدلله لەسەر الحەمدوللا قاچ و شتی خۆمم دەخوا بەزێ بێ مهمەوەی بتوانی بەڵێ. ژیانی ڕۆژانەی خۆت بەڕێوەبەری الحەمدلله ئەوەتەوە بەڵێ بەڵێ دەستە خۆش بێ لەشە ساغ بێ سەلامەتی ئینشەڵا بەڕێزن چۆنە هاتوویتە فامیلی والله وتیانە و کوڕا ئالەزاز دەی ڕیکۆردی جیانی بشتێنیتن بەڵێ لە ڕاوەستان و لە حرەکات شتیواڵە بەڵێ لەو دوو برادر جوانە ژوور چند وەرزشوانن بەڵێ ناو وەسەتی وەرزشینە لەگەڵ هاتین لە بۆ ئەو مۆسوعە دەی لە ما سەیرێکی و کوڕە بکە بزانێ وەکو پاڵپشتێکی شاندەری بین ئەوەی لەگەڵ خۆش بێ بکەین سەرکەوتوو بن ئینشەڵا ئینشەڵاویش سەرکەوتووە بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا تۆش زۆر سەرکەوتوو سپاس دەبیت دەکەم باسی لە کوردەکانتم تۆزێ بۆ بکە زۆری تێچێ کە دروستیەکەی بەخوا ئەمن کە ئەیدەی بە دوورین زۆری تێچێ نەوەڵڵا چکە من لێرە نایدورم لەکوێ لە ئێران وەڵا لەوێ هەرزانترەیان زۆر هەرزانترە کوالیتی باشترە بەڵێ دووش ئەگە بمێ قاتێک دروستکەم لە ئێران بەڵێ بە خلالی 2 ساعت بۆم دەدورێ وەڵا یان خەیاتی خۆتە هەیە خەیاتی تایبەتی خۆم هەیە بەڵێ بەس ئەوەکەی نیشانە دەم ڕەنگەکەی پێ دەڵەمە ڕەنگە بەڵێ. تەلەفۆنی بۆ دەکەمە تا دەگەمە ئێران تەواویشی کردیە زۆر چاکانی خۆتە چی جلەکانە بەڵێ بەڵێ هەیە زۆر جارە خۆم دەچم زۆری واشەیە بە ئەوە دەینینەوە بە پۆست زۆر چاکە ئینشەڵا بۆ خۆشی لەبەری خۆش بی، ئەفیمامیان سەلامەتی، هەموو سپاس کاتێک دەکەم. کا عەبدولخالق بەسەراتی خۆشم بۆ باسکە سەراتی چیانی لە کاتی گەنجی خۆتە لە کاتی ئەو کاتی کە وەرزشمان ئەوە لەگەڵ مامۆستایە بەڵێ ئەوە لە ئێران بووین بەڵێ لە مەریوان منیش خەنجەرم کڕی هاوەی لێرە بەڵێ زاجنێ بەڵێ ئەمە گوتی ئەمە خزمی تونینە و ناشت ناسی وتین لە مەرزی لێ دەستێنن خەنجەرەکە بەڵێ گوتم باشە با لێم بستێنن کاکە مەڵێن خزمی تونە بەڵێ جلی کوردیم لەبەر بوو ئەو کاتیش زۆر هاتمە چاکە مەرزی ئێران هەمووی پازدارەوە بوون منش خەنجەرەکەم لێرەدا نابوو دەستبێ حکم لێ ئاڵاندی بوو بەڵێ ئەڵها کەس نەیگوت ماڵیشی دەچێ ڕاستەکەی هاتم ئاوا بووم ئەو جارە هاتینە حدودی باشماخ خەنجەرەکەم داناوت پشتێنم بەزا بوو ئەومانش لەگەرم بوون 4 نەفەر بوون گەیشتینە باشماغ لەوانەیە 400-500 کەس وەستاوە لە بەردەرگا بەڵێ زۆر قەڵەبارەخ بوون بەڵێ نەڵام نیش گوتم دەڕۆم ئێستا دەڕۆمە دەرەوە گوتیان پێت ناکرێت گوتم باش وەڵا چووم گەیشتمە زابطەکان سەلامێکم کرد و بۆ دووچانە بەرم هەرستانەوە سەرچاو مامە بەخێر بێ خەڵکی دەگوتم خەڵکی ئەو لێرێمە پاسەپۆرتەکەم دایە گوتی بڕۆدانیش ئێستا بۆ تاو دەکەی مامە گوتمە خەم بەتەنە نیمە سازرامیت گەشم لەگەرە ئەوانیشان بۆ تاو کردم وەڵا خڵامش گوتم وەرن کاکە با بڕۆین دەزانمە تووچی خۆت تاو کردی ئەمەش دار دەنیشین وەرن بە دووم کەون دەستە خۆش ینی بووی بە خێر و بەرەکەت بەڵ دەوان بەوجل و بەرگ و بەڵێ بەڵێ خەنجەرەوانە وتیان ئەمە زوو بەڕێکەین مووقیفێچکەش ئەمە کاتی خۆی زوو یادی بەخێر بێ پوری مۆفاتی کرد ئاینی زوو بوو لە خەو بوون لەگەڵ مردین گۆش لە خەو بووم خوشکە کەم لە ماڵێ بوو وەڵا هەر بەغار هاتە سەرەوە من لە قاچ سەرەوە لە ماڵی بابم گوتی کاک هەستا بلکمان مردیە وەڵامیش باشسای بخۆم زستان بوو دایما ئینسان خۆی تەنها دەکە کە دەخەوی منش چاکەتێکە لەسەر شانمدانا و لەبەرم کرد و چاکەتی دەرێ لە ژێر ڕۆژیچم لەبەر نییە بەس دوور لە ڕوت سۆرتێکم لەبەرە وەڵا چوومە خوارێ لەبەر گارە گریانەوە کە زاگەی لە من نەبوو بابشم لۆ ڕاوەستە و شێستە تەلەفۆن نەبوو لۆ ڕاوەستای بڕۆ خەبەری خزمان بدا وەڵام ژان ڕۆشتمە دەرەوە وەڵا تا گەیشتمە نزیک جادەی بەخوایە سەیرەکەم لاقم سەرمایکی بەرە سەیرەکە وەرە زغارم داوە ژۆرە خوشکەکەم ئەمنیان دیت بۆ پێکەنی بام بەجێگۆ بەچی پێ دەگوتی وەڵەوە با ڕوتی چتە دەرە فەکر هەر سەلامەت بن تەمە درێژ بی ئیشەڵڵا سەرکەوتوو بن ئیشەڵڵا دەکەم بژیت بەڕێزن سپاس دەکەم ئێمە بەرنامەی مایکە سوورەکەین بەڵێم پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن باشە باشە ناوی وڵاتێکمان پێ بڵێ کە دەکەوێتە بینی ئاسیا و ئەفریقا نیوەی لە ئاسیایە نیوەی لە ئەفریقایە نیوەی لە ئاسیا نیوەی لە ئەفریقا بڵێن وڵاتێکە عەرەبیە بەڵێ
والله لو دو وڵات دەچم بەڵێ یەکیان مەغرب بەڵێ یەکیان جەزایر نا هیچیان نییە تۆ ئەوە حساب کە دوو وەڵامیشە پێ وتم بەس من حەزەکەم ببیتە خاوەن خەڵات وەڵامێکی ترم پێ بڵێ ئەوە نییە والله دەنا هەر وڵاتێکی عەرەبیە بالضبط بەڵام دەنا مەغرب و ئەگە تونس ئاسان کاریش بۆ بەڵێ دێ مەمنون مەگە ئاسان کاریش نا لە خزمەتای مامە گیان بەسەر چاو مصر سعودية قطر مصر بەڵێ تأكيدي بەڵێ سکە لەسەر ئاوە دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە ویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبەن فەرموو ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزێ دەچیتە تێکساس چیکن لە قاتی دوو هەمە خواردن دەخۆیت بێ بەرامبەر زۆر سپاس بۆ بەشداری سەرکەوتوو بن ئینشاءالله سپاس دەکەم دەست خۆش بێ سپاس بۆ بەسەراتە خۆشەکانە بۆ لە کوردی جوانانت هەر هەبیتە من بێ لەوەش ژوورێکم بەیە فۆکلۆرە ئەگەر حەز دەکەن ڕۆژێک وەرن زۆر سپاس ئینشاءالله میوانیتانەکەم ئینشاءالله ئەو بەرنامەیەکی ترمان هەیە گەڕان دەچێتە ئەو شوێنانێک کە فۆلکلۆرە و شتی کۆنی تیا هەڵگیراوە ئینشاءالله ئەوان سەردانتانەکەم من زۆرم پێخۆشە بێم ئەمە بە ڤیدیۆشم هەیە بەڵێ سەیری ڤیدیۆکەمان پیشانەیە ژوورەکەی شتی زۆرە بەڵێ شتی کۆنە و قەدیمە هەمووی ئێستا نییە بەڵێ هەمووش بە خۆم خڕم کردی تۆ یانی ئەوە نییە برەی لەولای هێنا شتێک بۆم کردبینە زۆری کڕیتمۆن و هەندێکی خۆمان قەدیمە حەزە بە کۆکردنەوەی شتی کۆن هەیە بەڵێ زۆریش حەزم لێتی بەردەوامیشم ئێستا کەش هەموو ڕۆژان هەموو جومعان ئەنی ئەو دوسێ جومانە بێبڕەکیشم هەبووە ئەگەر نا بەیانیان زوو ساعت 6 سبەینێ دەڕۆمە بازاری سورچی بۆ کۆکردنەوەی ئەو شتانە حەز بە شتی قەدیمی هەیە ئەی لە ماڵەوە شتی قەدیمی بەکارهێنن قاپ و قاجاق ئایستاوە ئەو خۆم دروستم کردیە زۆر جوانە ئەوەیە دەستە خۆش بێ ئەوش ڤیدیۆکەمە ناو ماڵەکە ناو ژوورەکەمە بەڵێ ماشەڵڵا شتی زۆر جوانی تایە زۆر بە جوانی ڕێکرد تەلەڤیزیۆنەکان زۆر دێن بەڕاستی زۆریان دێن تەسویرەکان بەرنامەی خوان لێ دەکەن بەرنامە شادی خانم بەرنامەی گەڕان پێشکەشەکە لە کەناڵی دیمن ئینشەڵڵا سەردان ژمارەکەم وەگرن و بەسەر چاو لە خزمەتتان بێ لەش ساق بێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداری کاتێکی خۆشحال لەگەڵ زۆر سپاس دەستە خۆش بە خواحافیز بێ